تقریبی 33 ساڵە لەگە بواری ئاسنگەریە خەریکم یەکێکم لە ئاسنگەرە کۆنەکانی شاری سلێمانی کە لە شاری سلێمانیە هەم بە دیاری وەسە دیاری ئاسنگەر ناسراوم هەم بە دیاری قاسە بەری قاسەش دروستەکەین لە هەموو شێوازەکانی بە گەورە بچوو و نمونەشمان زۆرە لە ناو بازار و بازاری دۆلارەکە و زەڕەنگەرەکانە تقریبی حەڤە ساڵە کە لەم دوکانەیە ئەو بە سابتی مامەتەوە پێشتریش لە سەعەتاکۆیی و لە جادەی کاوە دوکانمانە بووە بە حکومەیە کە گواستیانینەوە گوایە لە ناو بازار مهنەچیان نێشت ئیترەوە 5 ساڵە من لێرە سابتم. منە لە سەرەتاوە لەگەڵ ئەم ئیشەیە لە دوکانی مامەوە دەستم پێ کرد وەکو کەسوکاری باوکم هەمووی لەگەڵ بواری ئەم ئاسنگەریا خەریکەوت داوانێ بڵێ یەکێکین لە سەرەتاکانی شاری سلێمانی کە سێم دوکان یا چوارم دوکان بووین کە ئاسنگەریمانە بۆ لە سلێمانیە کە دوکانی مامم بوو بە یەکەوە بوون ئیتر ئێمە هەموو لەگەڵ ئەو دوکانەیە هاتوین ئیتر من بەش بە حاڵی خۆمە تا ئەم دەقەوە 33 ساڵە 34 ساڵە لەگەڵ ئەمیشیان خەریکم. ئاسنگەری فەنە زیاتر پیشە هەموو بواری سەنعاتەکان پیشەی پێوە درێ بەس ئاسنگەری لە هەموو پیشەکان زیاتر فەنی تایە زیاتر تەعاملی پێکرێ هەرچی شتێک تۆ بتوێت لەسەر پێویستی ژیانی خەڵک لە ئاسنا بەکارێت و پێ دروست دەکرێ. بۆ نەخش و جوانکاری بیرۆکە هەموو کاتێ پێویستە کەسێک نەگەشتێتە خۆناغی کۆتایی کە بڵێتە من لە هەموو شتێکە لە هەموو بارەکانە سەرکەوتوم لەبەری بەردەوام فکرەی تازە و شتی تازە ئەبێ بەردەوام تۆ خەریک لەگەڵا لەگەڵ هەموو وەکو عەرزم کردی ئاسنگەری فەنە هەچ کاتێ بتوێ شتی تازە و داهێنانی تازی زۆر پێ ئەکرێ. ئاسنگەری لە چاو ساڵی هەشتاکان و نەوەکانە لە سا 75 بۆ 80 فەرقی کردووە لەبەری کە ئاسنگەری پێشتر ئێمە من مناڵ بووم ئیتر کە ئەچین بینایە کە دروزەکرا ئەم بینایە کە هەیکەڵ تەواو بوو ئیتر تەسلیمی ئاسنگەرەکرا لە حەوشەی دووە هەتا ئەدە دەرگای پێشەوە ئیشی ئاسنگەر بوو بە هەموو شێوازەکان کۆتایی کلیلەکە کابرا ساحەبخانوو لە ئاسنگەرەکەی وەرەگرت. ئێستا بە پێچەوانەوە ئاسنگەرەکە لەوانێ بەس دەرگای حەوشە یا دەرگایکی هەورەمان یا کەتیبەکەی بۆ بمێنێت یعنی هیچ شتێکی لە واری ئاسنا نەماوە بەڵام لەگەڵەوەی هەر بەردەوام و ئیشی خۆی وەکو پێویست هەیە. ئێستا ئێمە وەکو بواری شەکەی خۆمان جگەل لە ئاسنگەری دەرگا و پەنجەرە قاع و جەمەلۆن هەموو شێوازی ئاسنگەرەکان بەدەر لەوە من بەردەوام لێرا وەکو دیزاین وەکو جوانکاری جوالانێ و ستاندی ناوماڵ و ئیتر هەر شتێک کە جوانکاریکی تیا بێ من دروستی یەکەم و عەرزی یەکەم بەدەر لەوەش ئیشی خاسە تەڵەبیاتی خۆمانەیە لەبەرکە طلب خاصمەیە خەڵکانێکی زۆرەیە کە قاسەی گەورەیان بۆ ئەوکەم شتێکی دەرەجەیەک و تا ئێستا حەمد و سەنا خۆلانێ بڵێم
20 ساڵە خەریکی لە بواری قاسە ئیشەکەم 25 ساڵ لە بواری قاسە ئیشەکەم تا ئێستا هەموو شەکان سەرکەوتو و ڕۆشتو و خەڵکێکیش بەڕاستی ئەین رازیم بێ. ئەم جیازی لێزەرە وەکو سلێمانی وەکو جیازەکە کە هاتبێ هەر 5 ساڵ 6 ساڵ ئەو بەڕێگەر 7 ساڵ ببێ، بەڵام پێش ئەوە بە 3-4 ساڵ پێشەوە بە حازری هەو لە تورکیاوە لێزەرەکە بە تەبقاوە بە قیاس بۆن منە 6 بە مەتر و 6 80 بە مەتر 50 بە 2 مەتر ئاوا بە تەبقی ستاندەر ئاوە. بەڵام ئێستا جیازەکە هاتووە ئەوە 5-6 ساڵ هاتووە ئیتر حەز بە حەج شێوازە بکەی حەج بە شکڵێ دیزاینێ بکەی تەڵە بەکەیت و ئەوش بە کۆمپیوتەری لەسەر تەڵەبی خۆ بۆ دروستەکە. ئیتر شێوازی پلێتەکە گەت سەر سومکی پلێتەکە 2 ملیم تێوێ 3 ملیم تێ بە پێی جێگە و بە پێی جیازەکە بە پێی ئیشەکە تەڵەبی ئەو پلێتاگە یا خۆیان پێ دەڵێن ئەڵێن ئەم نەخشە کە دەریەکەی گەورەیە ئەگەر بە بۆ نمونە بە 2 ملیم بکەی زەعیف دەرەچێ. بەڵام ساڵی هەشتاکان و نەوەکان ومانە ئێمە لە گوزەر یاسنگەرەکان وەستایەگە بوو دانیشت و بەس ئیشی چی بوو؟ بەزی شێوە بوو بە چەکش و قەڵەم بۆ نمونە تاوسی دروستەکە لە تەبقێ پلێتە بەس بە داکوتین. ینی ئێستا ئەم جیازانات و کاراسانێکی زۆر زۆر باشی کردو بە خەڵک ئێجا لەگەڵ وشا جوانە. ئەم سیێنسیەسە بۆ نمونەمە دیزایانی کەسێکە جوالانەی کوێ لە یوتیوب دەری کردووە شتێکی جوانە بەلایەوە من عینی دیزاین و تا بۆی دەرەکەمەوە بەس دیزاینەکە منیش بە هەمان شێوە ئەم بۆ کۆمپیوتەر و لێزەرەکە ئەوش لەسەر تەڵەبی خۆم بۆم دروستەکە. پیشەی ئاسنگەری نەک بۆ چاو هەموو سەرەتا و کۆتایەکەش هێر مەترسیە. پیشەی ئاسنگەری حساب کۆکو جەبهەیەک وایە ئێمە مشارێک دروستەکەین مشارێک بەکارێنە و مشارە گەورەی کە ئایتر قاتعێکی زۆر گەورەیە زایدەن کۆسەرە و زایدەن ئاسنە جاری وایە ئاسنە ئەکەوێ یا لە حەج ڕێکۆ سەیریگە مەترسیە گەوریانە بیت ئەو فۆتێنێ. بەڵام وەکو چاوەکە تەسەور ناکەم ئەگە وەکو پێویست بەکاری بێنی تەسەور ناکەم زەربەیە لە چاوبە کە هیچ کەسێک تا ئێستا وەکو پێویست چای بە ئاسنگەری لەرز نایەوە مەگە پریشکی کۆسەرە یا پریشکی لەحیم چێتە چای حەزێت بە ئەیناکو لەحیم ئەگەر وەستا بێ شارەزای تیا بێ تەسەور ناکەم چکە وەستامانەیە 6 ساڵە خەریکە لەگەڵ ئیشەکە ئێستا چاوی زۆر بێعیب و وەستایەکی چاویشە و چاویش لەوان لە منیش باشتر بێت. پار ئەم شێلمانە لەو بەرەوە بوو هێنابووم بۆ ئەم دەستگایە دروستیکەم هەر شەو بێتاقەتمە سوگڕایەکەشمان بەرەوە کەەوە بەسەر ئەم 250 قرتانم تێگەی هەر پار ئەم دوکانە ئەلیا گڕی گر قاچێکی سووتانە ینی سێگەی ئاسنگەری کە تەسەور ناکە ئاسنگاڵی بۆ ئەسووتێ هەموو شێبواری مەترسی خۆی هەیە.